زینە خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ. ئێمە لەگەڵ ئەو کارانم لە پانۆراما و دەستگای میدیایی کورسات هاتووینێتە پارێزگای هەڵەبجە سەرەتا بەر لە دەستپێکی بەرنامەکەمان بە ناوی خۆمان و سەرجەم کارمەندان و دەستگای میدیایی کورسات سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی جینۆسایت کەمڕۆ یادی یەکەم قۆناغی ئەنفالە. ئیتر لە ڕۆژانی داهاتوودا قۆناغەکانی ئەنفال دەست پێکا و بە 8 قۆناغ 182,000 کورد لە ژن و منداڵ و خەڵکی بێتاوان جینۆسایت کرا. ئەمڕۆ ڕۆژێکی کارەساتبارە بۆ گەلی کورد، بەڵام بۆ هەڵەبجەی یازیز هەموو شانزەی سێک کە من لەگەڵ هاوکارانەمە هاتمە هەڵەبجە کە داخڵی لە سیروانەوە داخڵی هەڵەبجە بووین، خەمێک بەرۆکی ئەگرتم. ئەمت خوایە ئەم شەو چ پرسیارێک لە میوانەکانم بکەم. هەڵەبجارە هەڵەبجەی پارە لە هەرێمی کوردستان بڕیاری لێدراوە و بۆ بە پارێزگا، بەڵام هێشتا لە چوارچێوەی عێراقا نەبوو بە پارێزگایەکی فەرمی. خزمەت گوزاریەکان وەک پێویست نین. دیسان من چی بپرسمەوە؟ چی بڵێم؟ هەر بەرنامەیە بکەم و دیسان برینەکان بکولێنینەوە. بەڵام ئەمڕۆ لەگەڵەوە یادی ئەنفالە، بەڵام کەمێک لە جاران گۆڕانکاریەکە و هاتنمان بۆ مۆنۆمنتی هەڵەبجە و بۆ پارێزگای هەڵەبجە دڵخۆشترین، گەشتبینترین، پڕئومێدترین. ئەویژەوەیە کە ئەمڕۆ دوای چاوەڕوانیەکی زۆر، دوای هەوڵێکی زۆر، هێز و لایەنە سیاسیەکان فراکسیۆنەکان بێکەوە وەک چەپکە گوڵەکە و سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال هەڵەبجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە فەرمی ناسێندرا، وەکو ئەوەی کە بەر لە بەرنامەکە پارێزگاری هەڵەبجە پێیوتم. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیوەندیا بۆ لەگەڵی وتوێتی لە بەغدا بگەڕێمەوە هەوڵەکانی بە پارێزگابوونت بۆ باسەکەم. ئەو لە ناو بەرنامەکە باسیەکە سەربازەکان، تێکۆشەرەکان، پێشمەرگە ئاساکانی ئەم کەیسا کەسانێکن کە حەقە هەمیشە دەست بە سنگەوە بندرێت لە بەرامبەر ئەوەی کە هەڵەبجەیان کرد بە پارێزگایەکی فەرمی و چوارهەمین پارێزگای هەرێمی کوردستان. لەگەڵ جوهدی هێز و لایەنە سیاسیەکان سەرۆک کۆماری عێراق هەموو هەوڵێکیدا لە ڕووی یاساییەوە بتوانێت کە ئەمە بگەێنێتە کەنارێکی ئارام. دکتۆر ئامانج ڕەحیم یەکێکی ترە لەوانەی کە بەتەنیا ئەگەرچی هەڵەبجەیش نییە توانی ئەمە ڕۆڵی خۆی ببینیان مۆری خۆی لەو سەرکەوتنە بدات. دا ئێمە لە بەرنامەکەمان تەفاسیلتر ئەچینە ناو ئەو بابەتە، سوودی ئەم بابەتە، سوودی بە پارێزگابوونی هەڵەبجە چییە؟ وەسپاس بۆ بەڕێوبەرایەتی شەهیدان، بۆ تاقانەکانی جینۆسایت، بۆ پارێزگاری هەڵەبجە، بۆ هەموو ئەوانەی کە لەو بەرنامەیە ژنین و هەوڵیان داوە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە. میوانەکانم بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدانی هەڵەبجە، بەڕێز نوخشە ناسەح پارێزگاری هەڵەبجە، زۆر دڵخۆشم کاڵم پارێزگاری هەڵەبجە، مەمێشم زۆرترین دووبارەکردنەوەی پێ بکرێت. بەڕێز کاک ئاراس عابید تاقانی جینۆسایت و لە هەولێرەوە بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران و لە بەغدادەوە بەڕێز هاوڕە تۆفیق نوێنەری سەرۆکایەتی کۆماری عێراق. بە ئیجازەی ئێوە ئەچمە لای بەڕێز دکتۆر ئامانج. دکتۆر ئامانج سڵاوت لێبێ. ئێمە لە مۆنۆمنتی هەڵەبجەین، من ئەزانم تۆ هەڵەبجەیینیت، بەڵام یەکێکی لە بەرپرسە خوێن شیرین و ئازیزەکانی ناو ئەنجومەنی وەزیران بێ موجامەلە و یەکێکی لە دڵسۆزانی بە پارێزگابوونی هەڵەبجە و لە هەڵەبجەیە شەقامێک بە ناوی دکتۆر ئامانجەوەیە. ئەمە لە چیەوە هاتووە دکتۆر ئامانج کە تۆ هەڵەبجەیی نیت؟ هەمیشە لە کوردستانە تۆزێک ئەو ئەنسووریەتی هەیە وانەیە کاگاراس، بەڵام تۆ هەڵەبجەیینیت ئەو هەموو جوهدە لەکوێوە هات دکتۆر ئامانج و سەرەتاکانی دەستپێکی ئەو هەنگاوانەمان بۆ باسکەی مسپاس دەکەم. سڵاو لە تۆ وەسڵاو لە هەڵەبجەی خۆشەویست، پارێزگای هەڵەبجەی خۆشەویست
واصلاوێکی گەرم بۆ خوشکی عزیزم پارێزگاری هەڵەبجە نوخشەخان کاکامەرانی بەڕێز و کاگاراس واروە هاوڕێ بەڕێزم کاکاوڕێ لە بەغداوە. بەڕاستی دەمەوێت لەم دەرفەتەیە پیرۆزبایەکی گەرم بکەم لە سەرجەم هەڵەبجەیەکان و لە پارێزگای هەڵەبجە. بەڕاستی هەڵەبجە ئەمڕۆ جیاواز لەوەی کە بۆ پارێزگا بەڵام پێشی وتین ئەگەر یەکگرتو یەکدەنگ بن هێشتا دەرفەتەکانی کاری هاوبەش و بەدەستێنانی دەستکەوتی گەورە زۆرە لە هەرێمی کوردستان. هەڵەبجە ئەو شارەی کە ڕژێمی بەعز دەیویست لەسەر نەخشەی هەرێمی کوردستان و لەسەر نەخشەی عێراق و جیهان بیسڕێتەوە، ئەمڕۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدراڵ بە یەکدەنگی فراکسیۆنە کوردستانەکان بووە پارێزگای ژمارە 19هەمی عێراق و پارێزگای ژمارە 4هەمی هەرێمی کوردستانیش لە ساڵی 2015ەوە. طبعاً وەکو خۆشت لە بیدایەت ئاماژت پێدا بەڕاستی هەموو لایەک بەشدار بووە لە هەوڵەکانی بە پارێزگا بوونی هەڵەبجە و بەندە ئەوەی پێ ڕابینرا کە مەلەفی یاخود دۆسیەی بە پارێزگا بوونی هەڵەبجە لە ساڵی 2013ەوە ئیدارە بدەم، بەڵام ئەمەمانە ئەوە ناگەیەنێ کە من بەتەنها ئەم مەلەفەم بردۆ بەڕێوە، بەڵکو هەر لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کات و هەروەها بەڕێز سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیرانی ئەم کابینەیە و بەڕێز سەرۆک کۆمار لە عێراقی فیدراڵ و فراکسیۆنە کوردستانەکان و برای بەڕێزم کاکشاخەوان عەبدوڵڵا بەڕاستی کە ئەمڕۆ توانی لە کۆتاییدا دوای ئەوەی کە سەرۆکی پەرلەمان و جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان مەنەسەی سەرۆکاتی پەرلەمان بەجێ بێڵن، بەڵام ئەو ئیدامەی بە کۆبوونەوەکەدا و توانی کۆی یاساکە بکاتە دەنگدانەوە. بۆیە بەڕاستی ئەمڕۆ ئەتوانم بڵێم خۆشترین ساتی ژیانی منە کە توانیم ئەو کاروانەی لە ساڵی 2013ەوە دەستمان پێکرد ئەمڕۆ لە 4 ساڵی 2025 بگاتە ئەنجام، کە ئەمڕۆ سەرتاسەری هەرێمی کوردستان ماتەمینی هەبوو لە یادکردنەوەی 37 ساڵەی شاڵاوەکانی جینۆساید و ئەنفال، بەڵام ئەمڕۆ هەڵەبجە پێی وتین کە ئەگەر یەکدەنگ و یەکدەست بن هێشتا دەرفەتەکانی کارکردن لەسەر خاڵە هاوبەشەکان زۆرە بۆ ئەوەی کە دەستکەوتی گەورە بەدەست بهێنین. طبعاً مێژووی بە پارێزگابوونی هەڵەبجە هەر بە مناسبەیەشەوە دەمەوێت لە کورساتەوە باس لەوە بکەم کە کتێبێکی دۆکمنتاریم ئامادە کردووە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە. ئینشاءڵڵا چاوەڕێمە کرد کە یاساکە لە پەرلەمانی عێراق مسادقە کرێ بۆ ئەوەی کە پەرتووکە دۆکمنتارێکە تەواو بێ دەیکەمە دیاریەک بۆ هەڵەبجەیەکان کە پێم وایە دۆکمنتی زۆر تایبەتی تێدا لە سەرەتای ساڵی 1999 کە ئەو کات پەرلەمانی کوردستان بە بڕیارێک لە 22 ساڵی 1999 بڕیاریدا کە هەڵەبجە بکاتە پارێزگا، بەڵام بەداخەوە یاساکە وەکو خۆی مایەوە هیچ کارێکی لەسەر نەکراتاوەکو ساڵی 2013. لە 31 دوانزەی ساڵی 2013 بۆ یەکەم جار لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدراڵ کە ئەو کاتە بەڕێز مالکی سەرۆک وەزیران بوو، یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە پرۆژە یاساکەی پەسەند کرا و نێردرا بۆ پەرلەمانی بۆ ئەنجومەنی نوێنەران، بەڵام بەداخەوە لە بیدایەتی ساڵی 2014ەوە هەتاوەکو ساڵی 2023 هیچ پێشکەوتنیەک لە باری بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵی ئەنجام نەدرا، تاوەکو جارێکی تر لە ساڵی 2023 و لە مانگی 3 پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە جارێکی تر لە کابینەکەی بەڕێ سوودانی پەسەند کرا و نێردرایەوە بۆ ئەنجومەنی نوێنەران و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دوای خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەی دووەم توانرا کە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ ببێتە 19هەمین پارێزگای عێراق و 4هەمین پارێزگا لەسەر ئاستی هەرێمی کوردستان. طبعاً پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەیکی خۆی بردە هەڵەبجە لە 5 ساڵی 2015 و بۆ یەکەم جاریش لەوێ یاسای ئیدارەدانی پارێزگای هەڵەبجە دەرچوو و لە دوای ئەو یاسایەوە ئیتر هەڵەبجە بووە خاوەنی پارێزگاری خۆی و دوو جێگیری پارێزگار و ئەتوانم ئێستا بڵێم کە سەرجەم وەزارەتەکان و دەستەکان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان هەمویان بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیان کردوتەوە لە ناو پارێزگای هەڵەبجە و ئەتوانم بڵێم کە پارێزگای هەڵەبجە بە جۆرێک لە جۆرەکان هەیکەلی ئیداری بە پارێزگابوونی لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەواو بووە. دواتر ئەگەر پێت خۆش بوو قسە لەسەرەوە کە این بزانین هەنگاوەکانی دوای پرۆسەکەی ئەمڕۆی دەنگدانی ئەنجومەنی نوێنەران چییە
و ئەمڕۆ خەڵکی خۆشەویستی وڵا هەر ئێستا بزانێ دەستکەوتەکانی ئەم بە پارێزگابوونە بۆ هەڵەبجە و بۆ هەڵەبجەیەکان چیە لێرەوە شتێکم بە کورتی ئامادە کردووە دواتر ئەگەر پێت خۆش بوو قسە لەسەر هەنگاوەکانی داهاتوو ئەەکەین و هەموو ئەو پرۆسەیەش باسەکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە هەڵەبجە سوود وەربگری نەک تەنها تایتڵ و تابلۆیەک بێ بە ناوی پارێزگای هەڵەبجە. بەڵێ دکتۆر ئامانج وڵا پێم خۆش ئێستا باسی بکەین مەترسیەکیان قەلەقیەکی کاگاراز عابیدت بۆ گوازمەوە کە پێی وتموتی ئێستا ترسم هەیە شکات بکرێ و لە دادگای فیدراڵی و ئەمە بە نەتیجە نەگا و لە هەمان کاتا باسی کروتی ئێستا پێویستمان بە پارێزگاکانی ترە بۆی بتوانین هەڵەبجە بەڕاستی لە ڕووی ناوەڕۆکیشەوە بکەین بە پارێزگایە کە بەڕاستی شایستەی ئەوە بێ کە پارێزگایەکی خۆی سروشتێکی جوانی هەیە بەڵام لە ڕووی خزمەت گوزاریشەوە بەڕاستی خزمەت بکرێ ئەم بە پارێزگابوونە سەرەتا گەر فەرعی یەکەمی پرسیارەکەم وەڵام دەیتەوە کاک دکتۆر مەسەلەن هیچ مەترسێکەیە لە دوای ئەمە مەسەلەن لایەنێک شکاتێک بکە بە جۆرێک لە جۆرەکان ڕقم دووش منفعەتی ئەم بە پارێزگابوونە بۆ خەڵکی هەڵەبجە چییە بۆ یەکێکە بڵێ جاقەی تێگا بوو بە پارێزگا چی بە منەگات چی بە خانوە ڕووخاوەکانەگات چی بە ئازارە دەرونی و جەستەیەکانی منە کاکزانە خۆی بەڕاستی بە پێی دەستور مادەی 140ەکی دەستور زۆر وازەحا دەڵێ هەموو ئەو بڕیارانەی کە پەرلەمانی کوردستان لە پێش نافیزبوونی دەستورەوە دەری کردووە هەموو بڕیارەکان نافیزن و پێویستە جێبەجێ بکرێن لەنا ئەو بڕیارانەشکو باسم کرد بڕیاری ژمارە 11 کە لە 22 ساڵی 1999 دەرچووە واتە بە پێی دەستور ئەسڵەن ئێمە پێمان وا بوو کە پێویستی بە پرۆژه یاساش نییە یاخود یاساش نییە لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کرێ بەڵکو دەستور دانی ناوە بە هەموو بڕیارەکانی پەرلەمانی کوردستان مەزم نیە ئەو بڕیارەی کە هەڵەبجەی کردووە بە پارێزگا من ئەمڕۆ پەیوەندیم کرد بە بەڕێز کاک ڕێبوار هادی کە سەرۆکی لیژنەی یاساییە لە ئەنجومەنی نوێنەران و هەروە قسەشم کرد لە بەڕێزان لە لیژنەی پارێزگا و هەرێمەکان لە ناو ئەنجومەنی نوێنەران و ئەوەی کە لە ڕووی قانونیەوە بەڕاستی ئەمڕۆ نیساب دروست بوو 178 ئەندام پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمان لە ناو هۆڵی ئەنجومەنی نوێنەران بوو و مادەی 1 و مادەی 2 مادەی 3 لە یاساکە خرایە دەنگدانەوە دواتریش کۆی یاساکە ئەوەی کە ئێستش لە کورتە ڤیدۆیەک بینم پێشەوەی بێن بۆ بەرنامەکە کۆی یاساکەش خراوەتە دەنگدانەوە دوای ئەوەی کە نیساب دروست بوو زۆرینەی ئەو ئەندام پەرلەمانانی کە ئامادە ئەبن ئەوانە ئەتوانن پەسەندی یاساکە بکەن بۆیە من پێم وانییە کە هیچ گرفتێک یاخود هیچ کەم و کورتیەک هەیە لە پرۆسەی یاسایی و دەستوری دەنگدان لەسەر یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە وەگەر ئێمە یەکدەنگ و یەکدەست بین هەر هەوڵێکیش بدرێت چ لە دادگای باڵای فیدراڵی من پێم وایە کە ڕەت دەکرێتەوانێت چونکە پرۆسەکە پرۆسەیەکی یاساییە و هەم نیساب دروست بووە و پێم وایە بە سابقەی ئەنجومەنی نوێنەرانیش ئەگەر سیر بکەین هەموو پرۆژە یاساکان کە دەنگیان لەسەر دراوە بە هەمان پرۆسە دەنگی لەسەر دراوە. بەڵێ لە فەرعی دووەمە ئەوەی کە پێم وتی لە پرسیارەکە لە قیدووەمی کاڵێم مەسەلەن چ سوودێکی ئەبێ بۆ خەڵکی هەڵەبجە بۆ خزمەتکردن و گەشە سندن شتێک هەڵەبجە بۆ لە مەودووە وەکو پارێزگا مامەڵە ئاکرێ ئێمە لە سەر ئاستی هەرێمی کوردستان یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 2009مانەیە کە لەوانەیە لە بەرنامەیەکی ئاوا بواری ئەوە نەبێت کە دەسەڵاتەکانی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا و هەروەها مەسلەی موازنە و مەسلەی سیاسەتی بەڕێوەبردننی هەڵەبجە ئەمانە هەموو ئیتر بۆ لێرە بەدواوە هەڵەبجە وەکو پارێزەکانی تری هەرێمی کوردستان مامەڵە ئەکرێ و لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانیش لە هەرێمی کوردستان هەڵەبجەشە بێتە خاوەنی ئەنجومەنی پارێزگای خۆی لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵی و لەسەر ئاستی دامەزراوە دەستوریەکانی فیدراڵیش بۆ لەمەودووە هەڵەبجە دەبێتە خاوەنی نوێنەرایەتی خۆی وەکو پارێزگا لە هەموو مەجالیسەکانی کە ئینتیخاباتیان بۆکرێ بۆ نمونە ئەنجومەنی نوێنەران جاران هەڵەبجە لە چوارچێوەی پارێزگای سلێمانی نوێنەرایەتی هەبوو لە ئەنجومەنی نوێنەران بۆ لە مەودووە پارێزگای هەڵەبجە هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵی و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بازنەی هەڵبژاردننی خۆی دەبێ و هەڵەبجە نوێنەرەکانی خۆی وەکو نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجە لە ناو ئەنجومەنی نوێنەران دەبێت دواتر هەموو ئەو پۆستانی تریش کە
مستحقاتی هەرێمی کوردستانە لە ناو حکوومەتی فدراڵی و دامەزراوە دەستوریەکانی حکوومەتی فدراڵی هەڵەبجەش وەکو هەر سێ پارێزگاکەی تر مافی خۆیەتی کە پشکی هەبێ لەو ئەنجومەنانە. خاڵێکی تریش بەڕاستی کە زۆر گرنگە ئەگەر سەیری یاسای بودجێ عێراقی فدراڵ بکەین ساڵانە کە ئێمە ئەبێ بۆ لە کۆتایی ئەم ساڵ یاسای بودجێ عێراقی فدراڵ بۆ سێ ساڵی تری 26 و 27 و 28 لە پەرلەمانی عێراق مسادەقە بکرێ. بودجەیەکمان هەیە بە ناوی بودجەی پارێزگاکان و هەرێمەکان کە لێرە هەریەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشە بودجەی خۆی هەیە. جگەلەوە بۆ لە مۆدووە میلاکی یاخود بڵێ دەرەجاتی وەزیفی و تەخسیسی مالی بۆ نەفەقاتی تەشغیلی بۆ نەفەقاتی ئیستثماری بۆ حەقی هەڵەبجە لە مەسلەی میلاکی وەزیفی و پلەی وەزیفی ئەمانە هەمووی هەڵەبجە وەکو هەرسێ پارێزگاکەی تری هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵا دەکرێت. بۆیە پێم وایە بە پارێزگابوونی هەڵەبجە تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان نیە، ئێستا هەڵەبجە کۆدی پارێزگای هەیە هەم لە هەرێمی کوردستان هەم لە ئەسەر ئاستی حکوومەتی فدراڵی هەم لەسەر ئاستی ئیقلیم و لەسەر ئاستی جیهانیش. ئەگەر لە بیرتان بێ لە ماوەی پێشوو بەڕێز دکتۆر محەممەد تەمیم وەزیری پلاندانان کاکاوڕێ بە سوپاسەوە دۆکومنتەکانی بۆ ناردم کە ئەوان لە دلیلی وەحداتی ئیداری ژمارەی 16یاندا وەکو ڕەمزی وحدەی ئیداری بۆ هەڵەبجە و کە ئەمە ئەکەوێتە سەر نەخشەی جیهانیش بەڕاستی هەڵەبجە لێرە بەدواوە کە دەبێتە پارێزگا. بۆیە پێم وایە بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر ئاستی حکوومەتی فدراڵی هەم لە ڕووی بودجەوە چ بودجەی تەشغیلی بە یاخود ئیستثماری هەم لە ڕووی پرۆژەکانی بۆ بەرهێنانەوە هەم لە ڕووی نوێنەرایەتیکردنی خەڵکی هەڵەبجە ڕاستەوخۆ بە ناوی پارێزگای هەڵەبجەوە لە ئەنجومەنی نوێنەران سبینی ئەگەر ئەنجومەنی ئیتحاد دروست بێ بۆ نمونە بە زۆرێک لە جۆرەکان پارێزگای هەڵەبجە و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش لە ناو پەرلەمانی کوردستانە پارێزگای هەڵەبجە نوێنەرایەتی خۆی بێ و ئەگەر بودجێ هەرێمی کوردستانیش بۆ ساڵی 2025 یا 26 و بۆ ساڵەکانی دوایی بێ ئەو کاتە پارێزگای هەڵەبجە لە چوارچەوەی پارێزگای سلێمانی نابێ بەڵکو پارێزگای هەڵەبجەش هاوشەوی پارێزگاکانی تر خاوەنی پشکی خۆی دەبێت لە بودجێ هەرێمی کوردستان. بەڵێ سپاس دەکەم دکتۆر ئاماز بە ناوی لێرە توانم وەکو ڕۆژنامەنووسێک بڵم بە ناوی هەڵەبجەکانەوە سپاس دەکەم. ئەزانم هەموو جارێکە بۆ مەسلەی موچەش چوویتە بەغدا لەبەرەوەی ئەمە ئاگامان لە یەکتر بووە لە پەراوێ زاریشت لەسەر ئەو پرسە کردووە گەیشتووە بەچی و بەچی گەیشتووە و ئەم ڕۆژ ئاگام لێبوو لە سۆشیال میدیا زۆر ئەکتیڤ بووی دەقە بە دەقە و پێم وابێ پێش هەمووانیش تۆ هەواڵەکەت بڵاو کردەوە دووبارە پیرۆزبایی لە تۆ و لە هەمووانەکەم کە هەڵەبجەیان خۆشەوێ دەست خۆش بێ و سپاس بۆ دەرفەتەی بەڕێزیشتان دووبارە بە ئیجازەی میوانەکانم ئەسمەلای کاکاوڕێ تۆفیق بەڕێزیان نوێنەری سەرۆکایەتی کۆمارە کاکاوڕێ سڵاوت لێبێ سپاس بۆ دەرفەتە منەمەوە بڵێم کە ئەم کارەکارێکی دەستە جەمعی بۆکو بەڕێز دکتۆر ئاماز باسی کرد نقطەی انتڵاقی ساڵی 2013 بۆ ئێستامە 2025 گەیشتۆتە دەرەنجامێک ڕۆڵی بەڕێز سەرۆک کۆمار دکتۆر لەتیف ڕەشید و سەرۆکایەتی کۆمار لە ئیدارەدانی ئەو پرۆسێ تا گەیشتنی بە ئەنجام چی بووە و ڕێکارە قانونیەکانی بۆمان باسکەی سپاس دەکەین. ئەم کاتتان باش بێگومان بە ناوی بەڕێز سەرۆک کۆمارەوە پیرۆزبایەکی گەرم لە کەسوکاری سەربەرزی شەهیدانی هەڵەبجە و هەموو کوردستانەکەین بە بۆنەی دامەزرانی پارێزگای هەڵەبجەوە و باوەڕمان وایە ئەمە کەمترین وەفاداریە بەرامبەر بە ئەو قوربانەی کە گێلی کوردستان و خەڵکی هەڵەبجە پێشکەشیان کردووە و تاوانی شیمیابارانی هەڵەبجە تاوانیشی ئێزگار دڕندە و یەشەکە لە تاوانی کۆمەڵکوژی و ئەمەوێ لێرەوە ڕای بگەێنم کە ئێمە لە سەردەمی بەڕێز حەلبوسی کە سەرۆشی پەرلەمان بوو بەڕێز سەرۆک کۆمار کاغەزیشی فەرمی بۆ بەڕێز حەلبوسی نارد بەندە کاغەزەکەم گەیان و ئەو وەختە بەڵێندرا کە کارەکە تەواو بکرێ بەهۆی ئەو بارودۆخی کە ڕوویە لە دادگای فدراڵیەوە سەرۆشی ئەو کاتی پەرلەمان بەڕێز حەلبوسی دوورخرایەوە دواتر بەڕێز مەندەلاوی سەرۆکایەتی پەرلەمانی بە شێوەی کاتی ئەبرد بەڕێوە جاریش کە بەڕێز سەرۆک کۆمار کاغەزیشی تری بۆ نووسی و دواتر کە بەڕێز مەشەدانی وەکو سەرۆشی تازی پەرلەمان هەڵبژێرا بەر لە 16 کە نوێنەرانی خەڵکی هەڵەبجەی شەهید هاتن بۆ بەغا بەڕێز پارێزگار و خەڵکی پشتیوانی پارێزگای هەڵەبجە لە چین و توێژەکان بۆ مشور خواردن و بەدەنگەوە هاتنی دامەزرانی پارێزگای هەڵەبجە هاتن بەشیشی زۆر لە کاربەدەستانیان بینیوە لە سەرۆکایەتی کۆمار
پێشوازیان لێکرا بەڕێز سەرۆکۆمار لەگەڵیانە دانیشت دوا بە دوای ئەوە یەکسەر کاغەزێکی تری تازەمان بۆ بەڕێز مەشەدانی نارد و هەروەها ڕوبەڕووش چەنەها جار کۆبوونەوەمان لەگەڵا کردوون بەڕێز سەرۆکۆمار خۆی لەگەڵ سەرۆک پەرلەمان سەرۆکوتلەکان قسەی کردووە و ئەبێت دان بەو ڕاستیە شابنین کە تەقەبولی ئەو حەقیقەتە بکەین کە هەموو کوردێگە بێت داکوشی بکە و بێدان بۆ ڕاستیە شابنین کە پرسی دامەزرانی هەڵەبجە پێشەوەی پرسێکی کوردی بێ پرسێکی ئینسانیە پرسێکی مرۆڤایەتیە پەیوەندی هەیە بە بەرپرسیارەتی هەموو مرۆڤێکی دموکراسی خواست بۆ چەسپانی دادپەروەری تاوانی هەڵەبجە تاوانێک نییە بەرامبەر بە نەتەوەی کورد تاوانە دش بە ژینگە دش بە سروشت دش بە مرۆڤایەتی من چەند دڵخۆشم ئەوەنگەش چاوەڕوانیم هەبوو کە باقی کوتلەکانی تریش لە براکانمان ئەوانیش پاتنە ریزی دەنگدانەوە چکە دامەزرانی پارێزگای هەڵەبجە و دەنگدان بۆ هەڵەبجە بابەتێکی سیاسی نییە بابەتێکی ئەخلاقی یاسایی مرۆڤایەتیە بارحاڵ پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجەکەین و ئەمە خاڵیشی وەچەرخانە بۆ ئەوەی کە هەم حکوومەتی فیدرال هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایە کۆشش بکەن بۆ گەشە پێدان و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و لە هەمان کاتە ئەمە بایەخێکی معنەویشی هەیە و پێم وایە ئەمە سەرەتایشی ئێجگار گرنگە بۆ ئەوەی کە هێواش لەوبی بکەین بۆ پێشکەشکردنی پرۆژە قانونێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ قەرەبووکردنەوەی دارایی و پابندکردنی حکوومەتی فیدرال بە قەرەبووکردنەوەی دارایی و معنەوی خەڵکی هەڵەبجە. کاگاوڕێ هەڵەبجەیەکان چاویان لاوەیە کە بەڕێز سەرۆک کۆمار زیاتر لەگەڵیان هەمان بێکی دەرواشە بێ بۆی هەم بگاتە دوا دەرەنجامی خۆی و بڵاوکردنەوەی لە واقعی و هەروەها بۆ خزمەت گوزاریش وەکەوەی پێشێستا بەڕێز دکتۆر ئامانج باسی کرد بتوانرێت کە بە دەستە جەمعیش هەوڵێکی جدی بۆ گەشە سەندن و ئاوادانی زیاتری هەڵەبجە بدرێت. بێگومان کاتێکە پرۆژە قانونەکە بێت بۆ سەرۆکایەتی کۆمار دەست بەجێ بەڕێز سەرۆک کۆمار ئیمزایەکە و بە پەلەژەی نێرین بۆ ڕژنامەی وەقای عێراقی بۆی کە بڵاو بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هاوڕێ تۆفیق نوێنەری سەرۆکایەتی کۆمار زۆر سپاس لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ هەوڵەکانی بەڕێز سەرۆک کۆمار زامن بەر لەوەی بێم پرسیار بکەم کاک ئاراس ئەم چەپکە گوڵا وەکو دەستگای میدیایی کورسات پێشکەشی بەڕێز یەکەم و لە ڕێگەی جەنابتانەوە بۆ ڕۆحی پاچی شەهیدان و هەموو ئەوانەی هەڵەبجیان خۆشەوێ پارێزگار بەڕێبەری گشتی هەموو ئەوانە کورسات هەڵەبجەی خۆشەوێ هەڵەبجە لە دڵی کورساتە هەمیشە و ئەم چەپکە گوڵە ڕەنگە کەمترین دڵخۆشی ئێمە بێ بۆ ئێرە حەزمانە کرد زیاتر چاوی پڕفرمێز کردماتەکەمزیزی ئێوە خۆشەویستی ئەمە ئەنجا بە لە دڵپڕی و دڵسۆزیەکەی کاگاراس ئابیدەوە دەست پێ بکەین ئەم دڵپڕیەت هیچیە هەموو شانزەی سێک بەجلی ڕەش و خەم و ماتەم ئێستا کاگاراس ئابید ئەمە خەمە قوڵەکە قەت لە بیر ناچێتەوە بەڵام ئەم فرمێسکانە هی دڵخۆشیە ناوی پارێزگار و بەڕێوەبەر کاکامەران سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات خۆشەویست من ئەمڕۆ دووشت لە یادی ئەنفالەکان ئابینم یەکەم قوربانیەکانی ئەنفالەکان لەناو پەرلەمانی عێراقا هاندەرێکی بەهێز بوو بۆ ئەوەی کە ئەندام پەرلەمانە عێراقیەکان تاوانی گەلی کورد ببینن دووەم وشەی بە پارێزگابوونی هەڵەبجە بە نسبەت منێکی کەسوکار قوربانی کە تەمەنێکە خەڵکی هەڵەبجە بووە کەسوکاری من هیچ شتێک بەقەت لە دەستدانی کەسوکار دڵتەنگی نییە کە دایک و باوک و خوشک و برایە تەمەنە مناڵ بووە کەسوکارەکەم لە دەستیاوە یەکێن لە هەر ئاواتەکانم ئەوە بووە کە هەمیشە هەڵەبجە بە گەورەی ببینم هەمیشە ببینم کە هەڵەبجە خەڵک هەموو کەسێ پێی بزانێت کە چ تاوانێکی دەرهەق کراوە هەر ئەوەش وای کردووە لە ساڵی 91ەوە بە ئاواتەوە بووم کە ئەو تەمەنەی هەمە کە خوای گەورە هێشتومێتەوە شاید حاڵم لەسەر ئەو تاوانەی بەرامبەر بە گەلی کورد و هەڵەبجە کراوە ئەمڕۆ ئەوەی کە
بەخشرایە هەڵەبجەوە ئەزانم بە تەنیا بە من نەبەخشراوە بە هەموو گەلی کورد بەخشراوە چونکە دڵخۆشی تاک بە تاکی گەلی کورد بۆ ئێمەی ئیمڕۆی هەڵەبجەکان دەرخستەی ئەوە بوو کە چەنێ ئازاری هەڵەبجەکان لە دڵی گەلی کوردایە بە تایبەتیش لەوانەیە کە ئیمڕۆ دەنگیان ناوە بە پارێزگابوونی هەڵەبجە کۆدەنگی پەرلەمانتارەکان لە ناو پەرلەمانی عێراقا دەرخستەی ئەوەیە کە دۆسیەی کیمیابارانی هەڵەبجە و ئازاری کیمیابارانی هەڵەبجە لە ناو پەرلەمانابێ واتە لە ناو هەموو گەلی عێراقایە من دوو حاڵەتم لەگەڵ بڕۆ لەگەڵ نوخشەکان و هاوڕێیانم کاکامەرانوان هەبوو لەلایەک پێکەنین بوو لەلایەک گریان نەمانە من بۆ خۆم لەگەڵ نوخشەکان و برادرانە نەمەزانی چۆن تابیرەکە دەرکەم ڕاستەخۆ ئەو دەیەقی کە لێرە بانگەشە کرا بەرەو ڕووی نوخشەکان ڕۆشتم ئەو بە گریان و من بە گریان یعنی هەستمە کرد کەسوکارەکەم زیینوە بێتەوە لە ناو کەسوکارەکەمان یعنی خۆمم لێ بێ ئاگا بووم نەمەزانی باوەش بە کێ بکەم هەمووی بوو بە خوشک و دایک و برا بووم پێناسەکردنی بە پارێزگابوونی هەڵەبجە گەورەکردنی کەسوکارەکەم ئەبەخشێت گەورەکردنی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ئەبەخشێت ئەو گریانەی کە بە ئێستشەوە لە دڵم پڕە لەسەر ئەو بەخشینە گەورەی کە بە من دراوە بە کەسوکاری شەیدان دراوە بە هەموو هەڵەبجەیەکان دراوە لە ڕووی معنەویەوە من ئاسوودە بەخشم پێی ئاسوودە بەخشم پێی کە لە کاتی خۆیان کیمیابارانی هەڵەبجە لەسەر ئاستێکی وڵاتانە پێناسەیەکی تایبەتی بۆ کراوە بەڵام ئێستا کە پێناسەکەی پێبەخشراوە لەسەر ئاستی عێراق کە پێڵەن پارێزگای نۆزدەمین دەیان هەنگاو پێناسەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و ژینۆسایدی گەلی کورد پێناسەی زیاتری بۆ کرێت لە ناو عێراقا لەسەر ئاستی نێودەوڵەتی لە دراوسەکانە لە گەورەبوونی هەیبەت و حرمەتی قوربانیەکانی کیمیابارانی هەڵەبجە من گریانم بۆ گەورەبوونی هەڵەبجە بووە دڵپڕیم بۆ گەورەی قوربانیەکانی کیمیابارانی هەڵەبجە بووە ئەوەی ئیمڕۆ لە ناو بازاڕا بینیمان زۆربەی خەڵکەکە لە 37 ساڵی ڕابردووە یەکەم جارە خەڵکی هەڵەبجە ببینم بەلێشاو پێ بکەنێ بەلێشاو چکلێت ببەخشێ بەلێشاو باوەش بە یەکتری بکە لە مزگەوت و میدبەرەکانەوە تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر و لێدانی سرودی جەژن لێ بدرێت یعنی ڕوود لە هەرکوێ کرد ئەو خەڵکە هەمووی پێ ئەەکەنی لەگەڵتا ئەوەتە خوازم هەڵەبجە لە داهاتووە بەجێ نەهێڵڕێت ئەمە گوازمەوە بۆ پرسیاری دووەمەم بە سوپاس دەکەم شاڵات بۆ 16 ساڵی داهاتوو تەمەم باقی بێ ئاوەدانی زیاترە بینین نوخشەخان بەڕێستان وەک پارێزگاری بە وەکالەتی هەڵەبجە ئەحساستان چییە و هەستان چییە و چێ هاوکار و هەماهەنگ و لەگەڵتانە تا گەیشت بەمڕۆ کە ئێمە هەموو هەڵەبجەیەکان و هەموو گەلی کوردیشەوەی کە کوردستان و گەلی کوردی خۆشەوە پێی دڵخۆش بێ بەڵێ من سەرەتا پیرۆزبایەکی گەرم لەسەر جەمگەلی کوردەکەم ئێمە پێمان وایە هەڵەبجە دۆسیەکی نیشتیمانی بووە ئەوەنە دۆسیەکی هەڵەبجەیی بوو بێت دواتریش پیرۆزبایەکی گەرم لەسەر جەم شەهیدانی کوردستانەکەم و شەهیدانی کیمیابارانی هەڵەبج کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە ئەمڕۆ خاڵێکی وەرچەرخان بوو بۆ پارێزگای هەڵەبجە بۆ کەسوکاری شەهیدان بۆ هەموو گەلی کورد و بە پارێزگابوونی هەڵەبجە پەیامێکی زۆر گرنگیە بە گوێی هەموو تاکی کوردە بە تایبەتی بۆ لایەنە سیاسیەکان ئێمە لە مانگی ڕابردووە بینیمان کە لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی عێراق کە هەمویان بە یەک دەنگ بڕیاریاندا کە بڕیارێکی زۆر مێژووی بوو پێم وا بوو لە تاریخی کوردیا یەکەم جار بوو لە دۆسیەکە یەک بگرن ئەویش دۆسی بە پارێزگابوونی هەڵەبجە بوو و بەرهەمەکەشی ئەمڕۆ بینیمان لە پەرلەمانی عێراق کە بە یەک دەست توانیان بە یەک دەنگ لەگەڵ کوتلەکانی عێراقا دەستخۆشیمان هەیە بۆ هەموو ئەو لایەنانی عێراقیش کە بەشدار بوون لە دەنگدان لە بە پارێزگابوونی هەڵەبجەیە ئێمە گەر مێژووی بە پارێزگابوونی هەڵەبجە و دروستبوونی دۆسی بە پارێزگابوونی هەڵەبجە بگەڕێنینەوە نابێ ڕۆڵەکانی جەنابی مام جەلالمان لەبیر بچێ هەر لە سەرەتاوە بیرۆکەی بەڕێزیان بوو کە بە پێویستی زانیارە ئەو کاتە پێش ئەوەی کە حکوومەتی ڕژێمی بەعسیش بڕوخێ ئەو پێشنیاری ئەوەی کرد کە هەڵەبجە جیاواز لە هەموو شارەکانی کوردستان بە جیاواز سیر بکرێ و ناوی پارێزگای لێ بنرێت هەر ئەوە نەواتێکی زۆر جوان بوو بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان و کاربەدەستانی حکومی حزبی لە حکوومەت یاریێمی کوردستان دەست بەنە ئەو دۆسیە و بیگەێنن بەم ڕۆژە
بۆیە ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەررجەم لایەنە سیاسیەکان بەڕاستی نابێ هیچ ڕۆڵ و مانوبوونی هیچ لایەنێکی سیاسی نادیدە بگرین بە تایبەتی لە دۆسیە بە پارێزگابوونی هەڵەبجەیە بەڵام من ئەتوانم شایەتی بم لە سەر ڕۆڵەکانی جەنابی کاک باڤڵ لە چەند ساڵی ڕابردووە و بە تایبەتیش لە چەند مانگی ڕابردووە و دروستریش با بڵێم لە دوو ڕۆژی ڕابردووە کە ڕاستە خۆ من پەیوەندیم هەبوو لەگەڵ یا کەسەردانی بەغدای کرد و دڵنیای کردمەوە کە دۆسیە بە پارێزگابوونی هەڵەبجە زۆر قۆناغی تێپەڕاندووە و بڕیاری گرنگی لەبارەوە ئەدرێ هەر لە پەیوەندی تەلەفۆنەکە شاپێ ڕاگەیاندم کە هاتمەوە بۆت باسەکەم بەس پێم وایە قەدەر ئەوەنە نزیک بوو بابەتەکە یەکترمان نەبینی بەڵام ئەمڕۆ ئێمە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە کە سوپاسی هەموو گەلی عێراق و گەلی کوردستان و وەلایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکانمان کرد هەر لە کاتی کۆنگرێ ڕۆژناوانەکەیە بەڕێزیان تەلەفۆنیان بۆ من کردبوو دواتر پەیوەندیم پێوە کردەوە کە پیرۆزبایی خۆی گەیان بە کەسوکاری شەهیدان و بە خەڵکی هەڵەبجە و ئیدارەی پارێزگای هەڵەبجە وتی لە نزیکترین کاتیشا ئینشەڵاتان بینم و چاوم پێتانەکەی کە لە نزیکەوە پیرۆزباییتان لێ یەکەم بۆی ئێمە سوپاسی هەموو لایەکەکەین بەڵام وەکو ئەو بەڕێزانە کە دکتۆر ئامانجیش و و دکتۆر هاوڕێش باسی کرد کە ئێمە ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە ئێستا قۆناغەکانی دەست پێەکە بێگومان دووە ئەوەی کە وردبینی بۆ ئۆکرێ لەلایەن دەستەی پەرلەمانەوە و دواتریش لایەن سەرۆک کۆمارەوە واژۆی لەسەرەکرێت و لە وەقایع عێراقی بڵاوەکرێتەوە ئێمەش بە هەمانگی لەگەڵ حکومەت سەردانی سەرۆک کۆماریشتان کردو پێشوە بەڵێ بێگومان ئێمە پێش شانزەی سێ سەردانی بەغدامان کرد بە وەفدێکی ئیداری وە کەسایەتی وە کەسوکاری شەهیدان هەرگیز ئەو پێشوازیە گەرمە جوانە کە شایستە بوو بە خەڵکی هەڵەبجە و کە سوکاری شەیدان بیرمان ناچێتەوە کە لایەن سەرۆک کۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشیدەوە لێمان کرا وەستافە بە ڕێزەکەشیەوە کە ڕێزێکی زۆرمان لێگیرا هەر ئەو کات تەوعەن بێگومانێمە هەوڵەکانی پێشووتری جەنابیان بەرزە نرخێنین ئاگامان لێبوو هەر لەو ڕوانگەیەشەوە ئێمە سەردانی سەرۆک کۆمارمان کرد خۆشبەختانە هەر ئەو دەقەیە تەئکیدی کردەوە کە لەگەڵ سەرۆکی پەرلەمان قسە بکە و نامەیەکی تایبەتیشی بۆ نار پێم وایە ئێمە نەگەڕابووینەوە سلێمانی نامەکەشی کە ناردبووی بۆ سەرۆکی پەرلەمان و لایەنە پەیوەندی جارەکان گەیشت بە دەستی من بۆیە دەستخۆشی لێ ئەەکەین پێڵین هەوڵەکان و مانوبوونەکانی جێ خۆی گرت بەڵام ئێمە چاوەڕی زیاتریان لێ ئەەکەین وەکو سەرۆک کۆمارۆک و سەرکردەیەکی کورد و کە سەرۆکی هەموو عێراقا کە لە ئایندەشە ئاگای لە هەڵەبجە بێت و لە ڕێکارەکە ئیداریەکانیشە هاوکارمان بێت هەم بەڕێزیان هەم ستافەکەی سەرۆک کۆمار بۆ ئەوەی ئێمە لە ڕووی ئیداریەوە دوای بڵاوکردنەوەی لە وەقایع عێراقیە بە هەوڵەکانی حکوومەت یاریێمی کوردستان و وەزارەتە پەیوەندی جارەکان هەموو ئەو ڕێکارە ئیداریانە ئەو شایستە ئیداری و دارایانەی کە هەمانە بۆ کەسوکاری شەهیدان بە دەرەجە یەکەم دواتریش بۆ پارێزگای هەڵەبجە و گەشە سەندنی پارێزگای هەڵەبجە لە ڕووی ئابوووریەوە جێدەستیان دیار بێن انشاءالله. زۆر باشە کاکامەران ڕەنگە بەڕێزت بەڕێبەرایەتەکەی جەنابەت زۆرترین ئەو معاراتەی لە هەڵەبجە هەیە کە سوکاری شەهیدان ڕوو لە ئێوەکەن جارە پێت بڵێم وێڕای پیرۆزبایم چه حساسێکتان هەیە و ئەبێ ئەمە چی ببەخشێ بە هەڵەبجەم بە پارێزگابوونە جگە لە ناوێک و ئەمەی کە هەیە لە ڕووی یاسایەوە. سپاس بۆ بەڕێستان بەوە کەناڵی کورسا دیارە جارێکی کە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی ئەنفال لە سەرانسەری هەرێمی کورساندا ئەنێوێنین کە ئەمڕۆ یادی قۆناغی یەکەمی ئەنفال بوو هەر لەم حەوشەی مۆنومێنتا بە ئامادەبوونیان بەڕێزانە یادی ئەنفالمان بەرز ڕاگر بەداخەوە میشاڵین قەدەری هەڵەبجەوا بووە لە هەموو تاوانە یەک لە دوایەکانی کە ڕژێمە یەک لە دوایەکەکانی عراق بەرامبەر بەگەلی کوردیا کردویانە هەڵەبجە پشتێکی هەبووە. ئەمڕۆ کە ئێمە یادی ئەنفالمان کرد هەڵەبجە زیاد لە 1960 هاوڵاتی هەڵەبجەی ئەنفالە بن ینی تۆ لە ئەنفالە هەتا ئێمە مناڵی ون بوومان هەیە بەرکەوتی چێکی کیمیاویمان هەیە تاقانەی کیمیابارانمان هەیە شەیدی ئەنفالمان هەیە شەیدی کیمیابارانمان هەیە شەیدی سەنگەرمان هەیە شەیدی هاوڵاتیمان هەیە ئێمە هەمیشە وتومانە کۆی ئەو قوربانیانەی کە نەک لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی عفوم لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراقیش هەیە نموزەجێکی لە هەڵەبجە هەیە ینی ئەتوانین بڵین هەموو ئەو تاوانانەی کە ڕژێمی عێراق کردوێتی بەرامبەر بەگەلی عێراق بگەڕێن نمونەیەکی لە هەڵەبجە هەیە کە ئەمە لە شوێنەکانی کە یا تەنها ئەنفالە یا سەنگەرە بەڵام لە هەڵەبجە هەموو نموزەجێکمان هەیە لە قوربانیدان بۆیە قەدەری ئێمە وایە هەموو مانگجەکە بێ مەرگەساتی بجێڕینەوە شانزەی سێ لە مانگی سیا بوو چواردی چوار ئەمڕۆ بوو 26 چوار یادی 74ە
سیانزەی 5 یادی کانێشقان و زیندە بە چاڵکردنی شەمە یادی بالیسانە 24 قەڵازەیە طبعاً ئێمە بۆ هەڵەبجە لەگەڵ هەموو شوێنێکە ئێمە قوربانەکەی ئێمە شانی ئەوان بۆ ینی کە لە قەڵازەیەکرێ لە هەڵەبجە 2 ڕۆژ پێشەوە دوایەوە بردومانەکرێ لە گەرمیان و لە ناوچەکانی کە ئەنفالەکرێ لە هەڵەبجە ئەنفالەکرێ ینی بەداخەوە قەدەری هەڵەبجەوایە بڵین پێکاتی هەڵەبجەوایە یا سروشتی هەڵەبجە لە ڕووی سیاسیە و بە تایبەتیوا بۆ حکوومەتێک لە دوایەکانە هەمیشە چاوێن لەسەر بوو ئەگەر مێژووی هەڵەبجە بگەڕین و هەمووی قوربانی بۆیە ئەمڕۆ من موزەجێکم بە بەڕێزە دوود ئەو فەرمانگەی ئێمە سەبریەوێ ینی تەحملی ئەوێ بێ لەگەڵ ئەو چین و توێژا تەعاملکەی بە دڵنیایە ئەوانیش بەرکەوتەیەکە بینی بەو هەموو ئازارەوە تاقانێکی کیمیاباران هەموو ئەمانە معاناتی ئەمانە ینی هەموو شتێک بارتەقای یەک شەو بۆ ئیسراحەتی بەرکەوتەیەک نییە کە بخەوێ یا کاگاراز لە ڕۆژێ لە ڕۆژەکانە بیر لە دەوروبەرەکەی خۆی کاتەوە کە کەس لە خانەوادەکەیانەماوە هەموو ئەمانە بەڵام کاتێک سیرەکەی هەڵەبجە چەند ساڵێکە بە تایبەتی ماوەی 4-5 ساڵە بەداخەوە لە دۆخێکی ناهەمواری ئیداریە ئاژینیانی هەمیشە دەستمان لەسەر دڵمانە ئاخوو ئەم کابینەی حکوومەتی عراقیش بڕات و هەڵەبجە جاری کە بگەڕێتەوە خاڵی سفر بەڵام ئەمڕۆ لەگەڵ جێڕانەوەی ماتەما لەگەڵ جێڕانەوەی یادێکی مەرگەساتە دڵخۆشیەکە بوو ینی ئەمە واریدە ئێمە هەموو بە بەردەوامی لە جێڕانەوەی خەمەکانمانە نەبین ئەمڕۆ خۆشبەختانە من وا هەستەکەم نەک هەڵەبجە ئەمە لە یادی وکو کاگاراز وتی لە یادی ئەنفالە هەستمان کرد شەرمێکەیە لەلایەنە سیاسی عێراقیەکان و ناڵێن هەمویان بەشێکیان کە یادی ئەنفالە هەڵەبجە جارێکی کە کورد جینۆسای دەکرێت ئەمڕۆ ئەوە بەشێکی دافع بوو و یەکگوتاری لایەنە سیاسیەکانی کورد لە بەغا بەڕاستی نموزەجێکی جوانیان پێشکەش کرد ئەوەش دووەم و خەڵکی هەڵەبجەیش و هەڵەبجە بەعام ئەمڕۆ جارێکی کە نەفەسێکی قوڵی هەڵبژی گەڕانەوە بۆ ژیان دۆستی بۆ هەڵەبجە ئەم شارە جارێکی کە بژێتەوە بێهیوایی دروست نەبێت لەلایەن کە سوکاری مناڵی ون بوو تاقانەی کیمیاباران لای کە سوکاری ئەنفال لای بەرکەوتەیەکی چێکی کیمیایی کە بە جۆرێ لە جۆرەکان هەستە کرد بێ هیوایەک خەریکە دروستە بێ لەگەڵ ئەو هەوڵا لەگەڵ ئەو هەموو کۆشە بەڵام ئەمڕۆ هەڵەبجە بەرجێکی هیوای جارێکی کرد بە بەرجی خۆیە و هیوا بۆ هەمومان جێڕاوە بەڵام بە تایبەتی بۆ قوربانیەکانمان بۆیە لێرەوە جارێکی کە سوپاسی تاک بە تاکی و کەسانێکین کە لە ماوەی ئەم چەند ساڵە خەمخۆرانە لەگەڵمانە بوون و ئەموو ئەو ئەندام پەرلەمانە عێراقیانیش ئەوانەی لە کووت لە عێراق عەرەبیەکان نابوون دەنگیاندا دڵنیا بن ئەم مۆنۆمێنتە ڕێڕەوی هەموو ئەوانەیە ئەزانین چۆن بە پیریانەوە ئەچین و خەڵکانێکیش بێ هەڵوێست بوون حەقە بۆ مێژوو ئێمە لە بیریان نەکەی ئەوتت لێرە بە دوا پێویستمان بە هەماهەنگی و دەستخستن ناو دەستێکە بۆ ئاوادانی کاگاراس ئەمە تەڵەب و داواکاری تۆ چییە بەڕاستی ئەمە لێرە بە دوا ئیدی لە سبینەوە ببیر لەوە بکەینەوە ئەمە بەکار بێت یاخ دوای ئەوەی کە لەوە قاع بڵاو بێتەوە و ئەو ئینجازاتانی کە دکتۆر ئامان باسی کرد کە دەستیەکەوێ ئیشی لەسەر بکرێ و لە پیرەپیاوێکی ڕیسپی ئەمڕۆ کە لەو بازاڕا بینی تا لە لایفەکەی کورسات نیوزا بینیم تا ئەگاتە مناڵێک کە هێشتا نازانێت بەتەواڵەتی چۆتە ابتدایی و نازانێ تاوانی هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە چیە سوودی لێ ببینێت درست دخمەی تایبەتی هاوشێوەی دکتۆر ئامان جوانەیەکە بەبێ بۆنی خۆمان خۆی پرۆژەی یاساکەی گەڵاڵە کردووە ئێمە لە سبەینەوە ڕۆژانی داهاتوو کرا نامانەیە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان لە دوورەوە سێری هەڵەبجە بکەن و بڵێن تەواو هەڵەبجە پارێزگایە ئێمە سێیان لەسەر ناکەن باکسەوە ئێمە لە سبەینەوە پێویستیمان بەوە هەیە پارێزگاکان بێن سەردانی هەڵەبجە بکەن چین و توێژەکان بێن سەردانی هەڵەبجە بکەن پیرۆزبایی ئیدارە نوێەکەی پارێزگای هەڵەبجە بکەن من پێم خۆشە هیچ کەسێ سپاس نەنێرێ خۆی بێت سەردانێکی مۆنومێنتەکە بکات بێ بەناو هەڵەبجە بگەڕ لەگەڵ ئیداری شارەکە دانیشێت بە سەدان پێداویستیمان هەیە چ بکێکی پێگیرە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی زانکۆوە لە ڕووی هەر بەشێکەوە دیاری خۆی پێشکەش بە پارێزگانیوەکە بکات دەستی پارێزگاکە بگرێت بەیانی سەدان کارمەندی پێویستە پارێزگار بە ڕێوبەرایەتی شوێنەکانی تر ئەتوانێت لە ڕووی بوجەوە لە شوێنەکەی خۆی ببڕێ بیبەخشێتە لە ڕووی کەوتە بوجە دابەشەکەن لە پارێزگاکانە بیبەخشێتە هەڵەبجە لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی پێداویستی هەڵسانەوەی ژیانی هەڵەبجەیەکانەوە ئێمە ڕاستە بووینە تا قوربانی لەسەر ئەو دۆسیە بەڵام
من معنەویان پێویستیم بە زیینوکردنەوەی دەرونی بێت پێویستیم بە نووسینەوەی مێژووی شارەکەمە بێت پێویستیم بەوە ئەبێت کە لە ڕابردووە دەیان قارەمانمان لێ وەفاتی کردو مێژوو تاریخی هاوشێوەی مامۆستا فەخرەدین کۆچی کرد هەمووی بردە ژێر گڵەوە تۆ چی بکەیت بۆ ئەوەی مێژووی ئەم شارە کارێک بکەیت کە سبینێ وەبدێک لە دەرەوە دێت کە بە بەردەوامی ماوەیەکی زۆرە میوانان زیادیان کردووە بە سپاسەوە و قوتابخانە و زانکۆکان سەردانی هەڵەبجەکە جێگەی دڵخۆشیە کە وەکو دێن ئەمانە هەرێکێکیان مێژونووسێکە هەرێکێکیان پێناسیەکی تایبەتی لەلایە هەرێکێکیان کەسایەتیەکە ئەمانەوێ هەڵەبجە ببێتە شارێکی جینۆسایتکرا و هاوشێوەی هێرۆشیما و ناکازاکی منافەسەی توێژینەوەی تیا بکرێت ئەو زانکوانەی کە لە سلێمانیان لە هەولێرن لە دوهۆکن خەڵکی نخبەی تایبەتیان تایە ئەو دکتۆرانی کە لە سلێمانی چارەسەری خەڵکەکەن وای لێبێت بەشێک لە چارەسەری نەخۆشیەکانیان بێ خۆبەخشانە بێتەوە ناو هەڵەبجە تا ئەوەنە هەڵەبجە وا لێ بکەین لە نیوا دەستبەرداری نەبن لە نیوا وای لێ نەکەن کە بەشێکی پڕ بکەن و دەبەشی تری بە بۆشایی بمێنێتەوە ئەبێ کۆنفرانسی تیا بەسرێ ئەبێ بەڕاستی لایەنەکان بەگشتی بەبێ جیاوازی هەڵەبجە لە بەیانیەوە من تەمە ناکەم لەلایەنە سیاسیەکان هەڵەبجە نەخەنە ناو ململانەی سیاسیەوە خۆیان چۆن منافەسە لەسەر خەڵکەکان لەسەر بەشی بوجەکان لەسەر کارمەندەکەن لەسەر شتەکەن کورد چوار جینۆسایدیە شەرمە نەتوانی پارێزگاری لە چوار جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و بارزان و فەیلەکان بکەین شەگالیشی هاتووەتە سەر من ئەمەوێ هەڵەبجە بێت هەڵەبجەیەکی جینۆسایت کراوە بێت کە خەڵک بە بێ سەیری چواردەورەکەی بکات بزانێت من زۆر جار میوان دێتە ئەم شارە و دێتە مۆنیمنتەکەەوە لەگەڵ نەخشەخان و ئەو برادەرە و پێشووتریش مەحافظ قامەکانی تر هەمیشە کە هاتووە خەفەتی خواردووە بردومانەتە دەرەوە جوانیەکانی هەڵەبجەمان پێپشان ناوە چۆن بتوانی پەرە بە بەکشت و کاڵی سنوورەکە بێت هەڵەبجە بەڕاستی ئەوەنە خەڵکی بەتوانای تایە ئەوەنە خەڵکی تایە کە بیبین لە دەیان شوێنی تر دەسەڵاتی بی بەدەسەوە من تەمەناکەم ئەو ئیدارە تازایی کە دروستەکرێت دەستێکی وای بگیرێت بە شێوەیەک هاوکاری بکرێت کە کورد شانازی بەخۆیەوە بکە کە هەڵەبجەی هەیە سپاس دەکەم هەوڵی ئێوە تەڵەبی ئێوە داواکاری ئێوە بۆ ئەوەی ئەمە لە چوارچەوە کە یاسایەکەی کە بۆ بە پارێزگا بەڵام لە ڕووی ناوەڕۆکیشەوە خزمەتی زیاتر بکرێت نەخشەخان خۆت قایم قام بووی میدرنا حەبووە لەو دەڤەرە بڵێ بگومان خۆتان نەزانن کە سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە سنوورێکی فراوان نییە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە تموحمان نەبێ ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە لەگەڵ سەرجەم سێکتەرە جیاوازەکانە بێگومان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە و کەسانی وەکو دکتۆر ئامانج کە شارەزان لە بواری حکومڕانی و پەرپێدانی پارێزگاکانە ئێمە پلانمان هەیە بۆ ئەوەی سنووری ئیداریەکەمان فراوان بکەین ئێمە پێمان خۆش بوو پێشتریش کە سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە فراوان بێ بەڵام بە هەندێک هۆکار هەندێک لە قەزا و ناحیەکان نەخرانە سەر ئێمە بەڵام ئەمە ڕێگری ناکالەوەی کە ئێمە لە کاتی ئێستا حکوومەت یاریمی کوردستان خوڕماڵی کردووە بە قەزا ئەمەش بخرێتە پلانەوە و چەند شوێنێکی کەشمان هەیە کە ئامادەسازی بۆ کراوە واتە موئاهلە بۆ ئەوەی کە بکرێت بە ناحیە ئەمە لە ڕووی ئیداریەکەیەوە لە ڕووی فراوانکردن و گەشە سندنیەوە ئێمە دوو سێکتەری زۆر گرنگمان هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوی سێکتەری کوشتتوکاڵ و گەشتیاریە و پێم وایە حکوومەت یاریمی کوردستانیش پلانێکی هەیە لەسەر ئاستی حکومڕانی خۆی کە سێکتەری کوشتتوکاڵ و گەشتیاری بکاتە جێگرەوەی سێکتەری نەوت و ئێمە هەمیشە لە لێدوانەکانمانە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەندیدارەکان ئاماژەمان کردو بۆی کە پارێزگای هەڵەبجە زمینە سازیێکی زۆر باشە بۆ دەستپێکردنی ئەو پرۆژەی حکوومەت و پێمان وایە ناوچەیەکی سنوورین دوو دەواازی سنووریمان هەیە کە دوو دەواازە سنوورەکە لە کاتی ئێستەیە نیمچە فەرمیە و جموجوڵێکی بازرگانی باشی تایە دەتوانرێت دوای بە ڕێکارەکانی بە پارێزگابوونی ئیدارە هەڵەبجە لەگەڵ حکوومەتی فیدراڵە بتوانرێت بکرێت بە فەرمی و لە هەمان کاتە مەرزی سازانمان هەیە کە چەندین ساڵە خەڵکی هەڵەبجە و ئیدارەی پارێزگای هەڵەبجە داوایەکەین ئەوش بخێتە بەرنامەوە واتە ئەتوانین لە ڕووی گەشە سندنی ئابوووریەوە لە ڕووی کوشتتوکاڵ و کە هەنگاوی باشیشمان ناوە هەم لە ڕووی وەبەرهێنانی کوشتتوکاڵ و گاوداری و گەشتیاریەوە و پلانیشمان هەیە بردی و بەرهێنانیشتان هەیە لێرەوانەیە
بەڵێ بەڵێ و قۆناغی باشیشمان بڕیوە لە پرۆژە کشت و کاڵیەکانە و لە گەشتیارەکانیش بەرنامەی بۆ دانراوە بەڵام ئەمە وەکو کاگاراز و بەڕێزان و هەموو ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئاماژەی پێەکەن لە هەموو کاتەکانە پێویستیمان بە دەستگیرۆی زیاتر هەیە ئێمە هەمیشە وتومانە ئەگەر هەڵەبجە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە بواە ئەوانە ئەبووین بە پارێزگا بەڵام بەهۆی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجەوە وەکو تەعویزێکی معنەوی بۆ ئەو کارەساتە یەک لە دوایەکانەی کە مامۆستا کامەران باسی کرد هەڵەبجە کراوە بە پارێزگا دەکرێت لەبەرەوەی ڕوبەرێکی جوغرافی فراوانمان هەیە سوود وەربگرین لەو ڕوبەرە جوغرافیە فراوانە بۆ ئەو دوو سێکتەرە و پارێزگای هەڵەبجە لەو دوو سێکتەرەیە گەشە سندنێک کە ئەبێ بە داهاتێکی باش هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی فیدراڵی دەتوانێت سوودی لێ وەربگرێت. سپاس دەکەم مامۆستا کامەران ینی ئەمە چۆن بە دوایە ئەچن هەم لە ڕووی یاساییەوە کە حەق و حقوقی کەسوکاری شەهیدان زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر گرنگی بە تەنانەت حتا بریندارەکانیش بدرێت. هەمومان وەکو بەڕێزان ئاماژیان پێکرد هەڵەبجە زۆر جارێ پرسین بۆ هەڵەبجەوای بەسەر هاتووە خۆشاریکەش هەیە سنووری بێ هەر لە هەرێمی کوردستانەوە لە عێراقیشە بەڵامەوە هەڵکەوتەی ئەقلێتی تاکی هەڵەبجە بووە بە درێژایی مێژوو تەقبولی ئەو دەسەڵاتە سیاسیانی نەکردووە بۆیە ئێستش خەڵکی هەڵەبجە پێویستە داکۆچیکاری مافی خۆی بێت ینی بەرکەوتەکان مناڵانیون بوو تاقانەکان هەموو ئەمانە بە هەمومانەوە لە بابەتی تاویزاتە حکوومەتی عراقی دادگای بەڵای تاوانەکانی عراق کەیسی هەڵەبجە و تاوانی جینۆساید ناسێنداوە ینی مەفروضە حکوومەتی عراق لەمە دووە جدیتر بێ لەسەرەوەی کە ئایا تعویزی هەڵەبجە چۆن نکاتەوە بەداخەوە بابەتێکە بوو کەیسی ڕەفحا لەگەڵ مخەیمی ڕەفحە لەگەڵ پارێزگای هەڵەبجە لە 2013 تا ئێستا بڕیار دراوە هەڵەبجە تعویز بکرێتەوە هەموو ئەمانە وابەستێ بەو مەعمەع سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندایە مرکزیایە دیارە لێگەشتنی ئەم دوو ئیدارە ئەم دوو دەسەڵاتە واکە کار ئاسانی زیاتر بۆ بابەتی قەرەبووی هەڵەبجە بکرێتەوە لە بیرمانەچێ ئێمە کوردە فەیلەکان هەیە مەسەلی بارزان هەیە مەسەلەیەک گەرمیان هەیە بەڵام لە هەمویان کەیسەکەی زیندووتر کە وابەستەیە بە مەحافیلی نێودەوڵەتیە بۆ لە بابەتی هەڵەبجە کۆمپانیا ئەڵمانی و رووسی و هۆڵندی و کۆمەڵی فەڕەنسیەکانیش بەشدارن ئەمە وای کردووە کەیسی جینۆسایدی هەڵەبجە ڕێکاری ینی پەل بەهاوێشێ بۆ معادلە نێودەوڵەتیەکە ئێمە ئێستا پێویستمان بۆیە لۆبیەکی دەرەکیمان هەبێ لەسەر ئاسی نێودەوڵەتی چۆن وا بکەین ئەم کەیسە زیاتر بجۆڵێن ئێستا هەڵەبجە لە ڕووی یاساییەوە لە ناوەندی جیهانیا پارێزگایە پێشووتر قەبارەی یاسایەکەی وەکو پارێزگانە بوو ئێستا هەیە بۆیە ئێستا زیاتر ئەناسێنێ کەیسەکەی کەیسێکی زیندووە حکوومەتی عێراقی زیاتر بهێنینە سەرخەت کە ئێستا هەڵەبجە نوێنەری ڕاستەخۆی خۆی ئەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو بە ڕێزانە پیانوت بۆیە ئەکرێ لەمە دووە گرنگترین شت سەرەکیترین شت لە دوای ئەوەی هەڵەبجە خۆی خاوەنی دوو بابەتی بۆکو بە ڕێزان ئاماژیان پیا کەیسی بڵێن بابەتی گەشتیاری و کشت و کاڵ هەیە بەڵام ناوەرۆکی هەڵەبجە بریتە لەوەی هەڵەبجە چۆن قەرەبوو بکرێتەوە زیاتر حکوومەتی عراقی بخرێتە ژێر پرسیارەوە بۆ تعویزی کەیسی هەڵەبجە ناکاتەوە و بریندارەکان چارەسەر بکرێن و تعویزی تاقانەکان لانی کەم یاخود کە سوکاری مناڵانیون بوو قۆن ئێستا قەرار بوو ئەم هەفتەی ئایندە لیژنەی باڵای وەزاری خارجی عراقی لەگەڵ وەزارەتی خارجی ئێران دابنیشن لە هەولێر بە هەمومانەوە لە کەیسی مناڵەوەن بۆکانە ئەمە قۆناغێکی باشە سەرەتایە بەڵام بۆ کووتم تا هەرێم و عێراق ناوە نەگەرنا ڕێکەوتن تەسەور ناکەمەوە بتوانین ئەو ئیشە جێبەجێ بکرێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا کامران مستەفا بەڕێوەبەری گشتی شەهیدان سپاس بۆ بەڕێز نوخشەخان پارێزگاری هەڵەبجە سپاس بۆ بەڕێز مامۆستا ئاراس تاقانەی جینۆسای سپاس بۆ دووبارە پیرۆستان بێ و سپاس بۆ بەڕێز دکتۆر ئامانز ڕەحیم و سپاس بۆ بەڕێز کاکاوڕێ تۆفیق سپاس بۆ ئێوە بە هیوایەوەین کە خێر و بەرەکەتی زیاتر ڕووکاتە هەڵەبجەوە لە مەنتیقەی دەربەندیخانی شووردە هەورە تریشقا هەورە هێنێ بەرەو باران ئینشاڵڵا بارانێکی بە ڕەحمەتی ژەبارێ و بەهارەکە سەوزتر و گەشترە کاتەوە ئینشاءڵڵا و زووتیارانەوەی باسیشتان کرد هەم ئەوەی کاقوبات ناوینە گەشت و کاڵەکە ئینشاءڵڵا بەرەو پێشترەچێت ئێمە لەگەڵ هاوکارانمان لە پارێزگای هەڵەبجە و لە مۆنومنتی هەڵەبجەوە پانۆڕامامان پێشکەشکردنەوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ